کاتەوەری یەکەمی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین ڕاستەوخۆ لە هەولێر و میوانمان دەبێت باس لە کۆتایی یاخود کۆنفرانسی کۆتایی سەبارەت بە ڕێککەوتنی ئاشتی ناوخۆی ڕۆڵی پشتیوانیکردنی دامەزراوە نیشتیمانیەکان لە چوارچەوەی پرۆژەی بەهێزکردن و بەشداریکردنی میکانیزمی کۆمەلگا لەگەڵ دەسەڵات و واروەها دەسەڵاتە ناوخۆیەکان بۆ بەرزکردنەوەی یەکگرتووی کۆمەلگا. تایبەت بەم بابەتە گفتوگۆ دەکەین دەپرسین ڕۆڵی پشتیوانیکردنی دامەزراوە نیشتیمانیەکان چیە وروها کاریگەری بەشداریکردنی میکانیزمەکانی کۆمەلگا لەگەڵ دەسەڵاتە ناوخۆیەکان چی دەبێت. تایبەت بەم بابەتە بۆ گرچەتۆ سەرۆکی ڕێکخراوی پاو ڕاستەوخۆ لە هەولێرۆ لەگەڵمان دەبێت کاگۆ گرسپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەپرسم ئامانج لە بەستنی کۆنفرانسەکە خۆی لە چیدا دەبینیەوە؟ سپاس بۆ تۆ میهرەبان خان و بۆ بینەرانی کورتسات نیوز بەیانیتان باش. ئێمە لە چوارچەوەی پرۆژەی با بڵێن پتەوکردن یا بەهێزکردنی میکانیزمی بەشداری خەڵک لەگەڵ با بڵێن حکوومەتی خۆجەیەتی بۆ لێکۆڵینەوە و گفتوگۆکردن لەسەر ئەو کێشە و گرفتانەی دوای شەڕی داعش لە 12 ناوچە کە پارێزگای نینەوە و هەروەها کەرکووک بە تایبەت قەزای حەویجە دەگرێتەوە گفتوگۆ کراوە کە ئەو کێشە و ئاریشانە چن کە دەبنە هۆی لێکترازانی کۆمەڵایەتی لە کۆمەلگای خۆجەیەتی و بە بەشداری هەموو لایەنە پەیوەنددارەکان دەسەڵاتی خۆجەیەتی دامەزراوە ئەمنیە جیاوازەکان با بڵێن پیاوانی عەشیرەت ئاینی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی مامۆستانی زانکۆ گەنجان ژنان گفتوگۆ کراوە دەستنیشانی ئەو ئاریشە و گرفتانە کراوە کە لە ئێستادا کاریگەریانەیە یان لە داهاتوو کاریگەریان دەبێت. ئەوە بوو کە لەو 12 ناوچەیە خەڵک لە ڕێی خەڵکەوە و دەسەڵاتی خۆجەیەتی ئەو کێشانە دەستنیشان کران و ڕێککەوتن یا ڕێککەوتنی ئاشتی لە سەر ئەو بابەتانە با بڵێن خەڵکەکە ڕێککەوتن و واشۆکرا و لەو کۆنفرانسە کۆتاییە ئێمە تەواوی دەسەڵاتەکانی تایبەتمەند بەم بوارە چ دەسەڵاتی جێبەجێکردنی لە بەغدا لە سەرۆکاتی کۆمار و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەروەها دەسەڵاتی یاسادانان کە ئەنجومەنی نیشتیمانی عێراق جگە لە پارێزگای کەرکووک و پارێزگای نینەوە بانکێشمان کردن بە بەشداری تەواوی ئەو وەزارەتە پەیوەنددارانەی کە هەیە بۆ ئەوەی ئێمە کۆی ئەو ڕێککەوتنانە بخەینە ڕوو کە هاوڵاتیان لەم ناوچانە ڕێککەوتنیان ئەنجام داوە و بەشێکی ئەو ڕێککەوتنانە پێویستی بە پاڵپشتی و پێشگیری دەسەڵاتی ناوەندی لە بەغدا و هەروها لە دەسەڵاتی با بڵێن پارێزگاکان هەیە بۆی پشتگیری ئەوان بکەن ئەو ڕێککەوتنامانە بچێتە بواری جێبەجێکردن و کاری پێ بکرێت. معلومە لای جەنابتان ئەم ناوچەیە کێشە و گرفتی زۆری تێدایە بەشەکی پەیوەندی بە تا ئێستا گوتاری توند ئاژۆیی و توندڕەوی هەیە لەو ناوچانە بە تایبەت لە 3 ناوچە قەزای تلکێف قەزای مووسڵ و قەزای حەڤەر خەڵکەکە ئەمەیان دەستنیشان کرد تا ئێستا ئەمە کێشێکی گەورەیە ملبەملانێ لە نێوان گروپی جیاواز و گوتاری توند ئاژۆ هەیە لە ناوچەی شنگال و باعاچ و قەیرەوان و سنوونێ معلومە کە لەوێ هێشتا برینەکان ساڕێژ نەبوون گرفتێکی گەورە لە بینی ئێزیدیا براو خوشکانی ئێزیدی و عەرەبی سونە بە تایبەتی بەشێک لەو عەشایرانە ئەوێ هەیە لەوێش ئەو ڕێککەوتنامانەی واژۆ کرابوون گفتوگۆن لەسەر ئەوەی چۆن بتوانین ئەو برینە ساڕێژکەین چۆن قەرەبووی خوشکبرانی ئێزیدی بکرێتەوە و هەروها پاشانیش زۆرێک لە ئاشتەوایی کۆمەڵایەتی و گەڕانەوەی ئاوارەکان بۆ ئەو ناوچانە بۆ سەرجێدی باب و باپیرانیان لە ناوچەی تری وەکو حەویجە و منطقەی تەلعفەر کێشەی گەڕانەوەی با بڵێن خانەوادەی ئەوانەی کە کەسێک یان چەند کەسێکیان تێوەگڵابوون لەگەڵ داعش و لە ئێستادا حکوومەتی عێراق خەریکە ئەوانەی لە هۆڵ و لە ناوچەی تریش چۆن بگەڕێنەوە ناوچەکانیان لە با بڵێن ناوچەی تری وەکو حەمدانیە و باشیقا کە سەهلنەینەوەی پێدەگوترێ کێشەی دروستبوونی وحداتی ئیداری تازە یەکەی ئیداری کارجێری تازە گرفتێک لە بینی براو خوشکانی شەبک و مەسیحی و ئێزیدی هەیە پێویستی بە چارەسەرە بوو لەوێ چەندین بنەمامان وەکو ڕێککەوتنامە واژۆ کرد و پێویستی بۆیە حکوومەت پشتگیری لێ بکا بۆی بچێتە پێش لە ناوچەی گەیارە کێشەی سەویوزار هەیە بە تایبەتی لە بینی
جوتیارانی ناوچەکە لەگەڵ کۆمپانیایکی نەوتی کە لەگەڵ کۆمپانیای نەوتی باکوور گرێبەستی هەیە و زەویەکی زۆری جوتیارانی ئەو ناوچەی داگیر کردووە و بارودۆخێکی نەهەمواری بۆ ناوچەکە دروست کردووە کە بوویتە هۆی ئاوارەبوونێکی تازە لەوێش ئەم با بڵێن ڕێکەوتنێک لەو بارە هەیە و بە ئامادەبوونی هەموو لایەک بڕگە و بابەتەکانی خراڕوو ئەو کۆنفرانسەی کۆتایی ئەوە بوو کە چۆن دەوڵەت دێ پشتگیری لەو ڕێکەوتنامە خۆزییانە بەڵێ کاک چەتۆ دیارە وەکو باسی شت کرد لەم کۆنفرانسەدا پەنجەخراوەتە سەر چەندین کێشە کە پێشتر بەشێک لەو کێشانە گفتوگۆی لەسەر کراوە هاوکات ڕێکەوتنیان هەبووە بەڵام کێشەکان بەردەوامیان هەبووە ئەم کۆنفرانسە چۆن چارەسەرێکی با بڵێن ڕیشەیی بۆ ئەم کێشانە دەدۆزێتەوانێ حقت ئێمە لە دوو ئاڕاستە سەیری ئەو بابەتە دەکەین ڕاست پێشتر هەندێک ڕێککەوتن هەبووە بەڵام بەداخەوە عادەتەن ڕێککەوتنەکان لە بین با بڵێن لەسەرەوە کراوە ئەوەی کە ئێمە ئەنجامماندا لە خوارەوە بۆ سەرەوە لە خەڵکەوە بۆ سەرەوە بەشێکی زۆری دەرەنجامی ڕێککەوتنەکان زێبەجێ دەبێت چکە خەڵک خۆی ڕێککەوتووە لەسەری بەواتایەکی تر کاتێک تۆ عربێک یان سەرۆک عشیرەتێکی عربی سونە لە منطقەی شنگال دێنی دان بۆ دادنێ کە سوکارەکەی تاوانیان ئەنجام داوە جیاوازە لەوەی حکوومەت بڵێ تاوان ئەنجام درراوە و ئامادە بێ ئەو کەسانەی تۆمەتبارن ڕادستیان کە و ناویان بدا و شایەدیان لەسەر بدا کە تاوانیان ئەنجام داوە لە بەرامبەردا ئێزیدیەکان ئەو نامە ئیجابیە کە لە خەڵک وەرەگرن ئەمە بەشی یەکەمی سەرکەوتنی ئەو ڕێککەوتنەیە کە لە خەڵکەوە بۆ خەڵکە ئەوە نییە مەسەن لەسەرەوە وەکۆی ڕێککەوتنامەی شنگال کە لە بینی حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێم ئەنجام درراوە خۆی ڕێککەوتنامەیەکی باشە بەڵام لەبەرەوەی ڕاوێژ لەگەڵ زۆری خەڵکەکە پێداویستەکانی خەڵک تێدا جێی نەکراوەتەوە ئێستاوە تێبینیان هەیە خەڵک لەسەر ئەو ڕێککەوتنامە بەوەی کە دەبواە زۆرتر بەلایەنە مرۆیەکە سەیر ڕێکەوت نەک لایەنە سیاسی و ئیداری و ئەمنیەکە فبۆیە ئەگەر دیقەتی ئەو پرۆسێ بدەین ئەمە بەشێکە لەو سەرکەوتنە نیوەی ئەو ڕێکەوتنامانە خەڵک خۆی جێبەجێ دەکات نیوەکەی تری بێشک پێویستی بە بەدواداچوون هەیە و پێویستی بە پشتگیری هەیە بۆ ئەو مەبەستەش ئێمە ئالێت و میکانیزممانداناوە لە هەر ناوچەیەک لیژنەیەک پێک هاتووە لە 5 کەس و چەند کەسێکیش پشتگیری ئەو لیژنەیەن ئەمانە بەدواداچوون دەکەن بۆ جێبەجێکردنی یەکە بە یەکەی با بڵین ئەو ڕێککەوتنامەیە کە ئەنجام درراوە و بۆ ئەو مەبەستەش ئێمە ڕۆژی پێنجشەمە لە کۆنفرانسەکەمان نوێنەرایەتی هەموو لیژانەکانمان بان کردبوو ڕوبەڕوو نزیکمانکردنەوە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان و دەسەڵات لە بەغدا بۆ ئەوەی بەیەکەوە گفتوگۆ بکەن یەکتر بناسن و بە دوواداچوون بۆ ئەو بەڵێرانە بکەن کە حکوومەتی عێراق بە خوشک و برایانی داوە هەر بۆ زانین وەکو پرۆسس ئێمە ساڵێکە خەریکین و لەو ساڵەدا حکوومەتی ناوەندی لەگەڵبان بوون ئێستا بۆ نمونە کۆمەڵێک خاڵ کە لە ڕێکەوتنامەکان هەیە چۆتە بواری جێبەجێکردن ینی حکوومەت ئیزرایی وەرگرتووە بۆ نمونە لە حەمدانیەوە لە باشیقەکە نزیکەی 10 ساڵ 15 ساڵە پێش داعشیش کێشەی دروستکردنی یەکەی ئیداری نوێ لەو ناوچەیە هەبوو ئێستا حکوومەت لیژنەیەکی ناوەندی پێکێناوە هاتوونەتە ناوچەکە بە سەرپەرشتی دووسینگەی سەرۆکی وەزیران بۆ ئەوەی ڕاو سەرنجی ئەوان وەرگرن و لە کاتێکی نزیکدا ئەم پرۆسێ بچێتە پێش ئەگەر دیقەتتاندا بێ بۆ یەکەم جارە لە پاش 47 ساڵ دوای ئەو گفتوگۆیانە نووسینگەی سەرۆک وەزیرانی عێراق بڕیاری ئەوەی دەرکرد کە زەوی وزاری ئێزیدیەکانی شنگال بە ناوی هاوڵاتیەکان بکرێ لەو کۆمەلگا زۆرە ملیانەی کە لە ڕابردوو دروست بووە ئەوە بەشێک نەبووە لە ناو ئیتیفاقی شنگال بەڵام بەشێک بۆ لەو گفتوگویانەی کە خەڵکی ئێزیدی لەگەڵ لایەنە بەرپرسەکان کردویانە لە ئەسنای جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامە ئێمە باسی دەکەین ئەوەی کە ئێستا بڕیاردراوە بەوەی کە بە شێوەیەکی خێرا یاسای با بڵێین نازیات ئەوەی کە قوربانیانی تیرۆر داعش لە خوشک و برایانی ئێزیدی ناویان تۆمار بکرێ و بچێتە بواری جێبەجێکردن سەردانی ڕاستەوخۆی ئەمیری ئێزیدیا بۆ بەغدا و هاتنی شاندی بەغدا بۆ لای ماڵی ئەمیری ئێزیدی ئەوە هەمووی لە زمانی ئەو پرۆسەیە ئەنجام دراوە کە پێم وایە بەشێکی ئێستا چۆتە جێبەجێکردن و لە ئایندەیەکی نزیک بۆ بابەتی تریش ئەو پرسەیە ئەو بابەتە دەبینین
بە بۆچوونی ئێمە بەم شێوەیە کە لە ناو چوارچەوەی ڕێکەوتن نامەکان داهاتووە ڕێکەوتن نامەی ئاشتی لەو ناوچانە نابێتە ڕێکەوتن نامەیەک لەسەر ڕەفێک دابدرێ و خۆڵ لە سەری بنیشێ بەداخەوە کە لە ڕابردوو بەشێکی زۆریان وابوون بەڵکو میکانیزمەکانی کە دانراوە دەبێتە بەشێک لەو هاوکاریەی کە هەیە ئەمە سەر ڕایەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی ئەو پرۆژەیە لەبەر ڕۆشنایی با بڵێن ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بە تایبەتی دامەزراوەی UNDP بەڕێوە چووە و کۆمەلگای نێودەوڵەتیش پشگیری دارایی کردووە بۆیە ئەوانیش ئێستا چاودێری وردی ئەو پرۆسەیە دەکەن و لە ئایندا درێژەدان بەو پرۆژەیە هەیە بۆ ئەوەی دڵنیا ببینەوە لێ ڕێکەوتن نامەکان بەشی زۆری دەستنەبواری جێبەجێکردن. بەڵێ کاک چەتۆ دەمەوێت ئەو بپرسم ڕۆڵی با بڵێن پشتیوانیکردنی دامەزراوە نیشتیمانیەکان و هاوکات ئەم لیژنانی کە بەو کارانە هەڵ ئەستن تا چەندەوا دەکات کە پشگیریکردنی ئەو لیژنانە واروەها دامەزراوەکان کاریگەری هەبێ لەسەر جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانە. بەجەنابتم گوت ینی کاتێک ئێمە لە ڕێڕەوی دروستکردنی ڕێکەوتن نامەکە و ئەو کۆنفرانسە خۆجێیانەی بۆ واژۆکردنی ڕێکەوتن نامەکان کە نوێنەرایەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی پەرلەمانی عێراق سەرۆکی دامەزراوە ئەمنیەکان کە مستشاری ئەمنی قەومی و وەزارەت تایبەتمەندەکان بە تایبەتی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق ئامادەی دەبوون لەگەڵ تەواوی سوڵتاتی خۆزیەتی و پیاماقوڵان و ژنانی سەرکردەی ئەو شوێنانە واژۆی ڕێکەوتنەکان دەکرا هەر لەو ڕێڕەوە ئەو ئامانزەیە ئەو نامەیە دەگەیشتە هەموو لایەکە هەم حکوومەت هەم لایەنە پەیوەنددارەکان هەم حکوومەتی خۆزیەتی و خەڵک تاالبی ئەوەن کە ئاشتی بەرقەرار بێ بارودۆخ ئارام ببێتەوە لەو ناوچانە و بەشێکی زۆر لەو ئاریشانەی کە گفتوگۆی لەسەر دەکرا لە پرۆسسدا جێبەجێکرا. ئێستا بۆ نمونە سەرۆکۆزیرانی عێراق بڕیاری دەرکرد بەوەی کە هەموو قەرەبووی نینەوە چووکەوە با بڵێ تەخسیساتی مالیە وەزارەتی مالیە بە قۆناغ تەخسیسی مالی دەکات بۆی قەرەبووی بە هەزاران خەڵک بکرێتەوە لە نینەوە کە زەرەران بوون لە شەری داعش. ئێستا بەپێی ئەو گفتوگویانەی تیمی ئەوان لەگەڵ ئێزیدیەکان خوشکوبرانی ئێزیدیان کرد ئێستا بڕیاری داوە لە ئایندا بەشی زۆری قەرەبووەکان بۆ خوشکوبرانی ئێزیدی دەڕوە. ئەمە هەمووی لە ئەسنای ئەو گفتوگویانە هاتووە کە زۆرێکە لە پشتگیری و ئەو نامانەی کە هەتا ئێستا ئێمە دەستمان کەوتون وەکو دەرەنجام نامەی دڵخۆشکەرن. یعنی بۆ نمونە لە ساڵی 2017ەوە لە دوای دەرچوونی داعش هەتا ئەمڕۆ 200-300 جوتیاری ناحیەی گەیارە کێشیان لەگەڵ کۆمپانیایکی نەوتیەیە کە زەویەکانی بە زۆر داگیر کردوون و بە 100 کیلۆمەتر زەوی جوتیاری وایە 400 دۆنم 300 دۆنم زەوی داگیر کراوە ساترێکی گەورە کراوە حەفر کراوە بۆ جانبی بە حجزەی جانبی ئەمنی ئەو بە 100 گوند و خێزانی جوتیار لە گوندەکانی خۆیان جارێک کە ئاوارە بوون چکە ناتوان ژیان بکەن. ئەمە بە معلقی ماوەتەوە هەموو دەرگایەکیان لێداوە بە کتاب و ناکتابوکم هیچ دەران لە ئەسنای ئەو پرۆژەیە لە زنەی تایبەتمەند ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی نەوت دروست بوو و ئەو لژنێ ئێستا دەست بەکار دەبێت بۆ ئەوەی یەکەم گرێبەستی هەموو جوتیارەکان نوێ بکەنەوە چکەوان بە هۆکاری شەڕی داعش و هەڵاتنیان و ئاوارەبوونیان جەوایە گەڕانەوەیان گرێبەستەکانیان نەماوە و ئەوە حجزێک قانونی بەکاردێک کە ئەنگۆ صاحب حەق نین لەبەرەوەی گرێبەستان نییە گرێبەستەکانیان بۆ نوێ دەکەینەوە و هەروەها تعویزی قەرەبووی جوتیارەکان دەکرێتەوە کە زەویان بەرچێلگەی نەوتی کەوتووە و سێم ئەو ساترانێک کە دانراون بە پێی یاسا چەندی پێویستە ئەوەندە دەمێنێتەوە بە 100 کیلۆمەتر دەگەڕێنرێتەوە بۆ براو خوشکاری جوتیار و کۆمپانیای تایبەتمەند بڕیاری داوە ساڵانە 5 میلیۆن دلار لەو ناوچەیە خەرج بکە کە دینارێکی خەرج نەکردووە. ئێستا بڕیار درراوە کە تحقیق و لێکۆڵینەوە بکرێت ئەو پارانی کە لە ڕابردووش بۆ بیگەڕێنەوە بۆ ئەو ناوچێ بۆ دروستکردنی نەخۆشخانە قوتابخانە و یەکەی خزمەت گوزاری و ژینگە پارێزی. ئەمانە هەمووی دەست بە جێبەجێکردن کراوە و نامەی دڵخۆشکەریش بوون بۆ خەڵکی ناوچەکە کە بەجددی پرۆژەکە با بڵێن ئامانجەکانی خۆی پێکاوە و هێدی کۆمەلگاکان دڵنیا دەکاتەوە کە دەکرێت باشتر کاتێک بەیەکەوە ئیشەکەین کاتێک نزیکە بینەوە لە خەڵک ئەرکەکەمان ئاسانترە و کارەکان بە باشتر جێبەجێ دەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ گرچێتۆ سەرۆکی ڕێکخراوی پاو دووبارە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.